بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەران بسرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە، و خوای پەروەردگار بەرچاو ڕوونترمان بکاتن لە کەلامی خۆی لە قورئانی عەظیم ئینشاء الله تعالی. بەرنامەی ئەمڕۆمان تایبەت دەکەین بە دنیا، ئەو دنیای کە تێیدا دەژین. خوای گەورە تەبارەک وتەعالی چۆن باسی کردووە لە قورئانی پیرۆزدا. طبعا دنیای قوڕی وەسەری خەڵکێکی زۆر کردووە و خەڵکێکی زۆری هەڵخەڵەتاندووە، و تەسەووریان وایە ژیان هەر ئەو ژیانەیە کە دەو دنیایدا دەگوزارێنن. دنیا یەک خەسڵەتی چاکیە هەیە، ئەویش ئەو خەسڵەتە چاکەیە کە ئینسانی ئیماندار تێیدا ئەتوانێتن پلە و بەرزەکانی بەهەشتی پێوە دەستبێنێتن. ئەوەندە ئینسان کە لە دنیادا دەژیتن، لەو دنیادا دەتوانیتن خوای خۆی لە خۆ ڕازیکە و ئەهلی تەقوا بێ، ئەهلی دین بێ، و بە دوای پێغەمبەران بکەوێ عەلەیهیمو سەڵات وسەلام، کە دەبێتە مایەی ڕەزامەندی خوا و مایەی چوونە بەهەشتی. دەنا لە 115 شوێن، لە 115 جار لە 111 ئاەت خوای گەورە تەبارەک وتەعالی باسی دنیا دەکاتن. تەماشەم کرد لە هەر هەموو ئەو ئاەتانە ئاەتێکی تێدا نییە خوای گەورە تەبارەک وتەعالی ستایشی دنیا بکاتن، مەدحی دنیا بکاتن، بە دنیا هەڵ بڵێتن، بە دنیا وەکو بڵێ تەشجیعمان بکە، بڵێ ئاگاتان بەچێ گۆتی لەو دنیای بێتەوە، دنیای لێ دەست نەدەن. و سێ وەسفی زۆر عەجایبی دنیای کردوون خوای پەروەردگار تەبارەک وتەعالی لە بەشێکی زۆری لەو 115 شوێنەی. بە مەتاعی باس کردووە، بە مەتاعی باس کردووە، بە لەعیبی باس کردووە، بە لەهوی باس کردووە. ئەو سێ سیفەتەی بۆ دنیا داناون: مەتاع، لەعیب، لەهو. دوای دێمە سەر ئەو دەستەواژانە کە چ دەگەیەنن. خۆشەویستانم، پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەگەر دنیا قیمەتی باڵە پێشولەیەکی هەبایە، باڵە پێشولەیەک، باڵە مێشێک کە هیچ نییە، ینی نەوەزنی هەیە نە قیمەتیشی هەیە، نەوەزنی هەیە نە قیمەتی هەیە، دەفەرمێ ئەگەر ئەوەندە قیمەت و وەزنەی لای خوا هەبایە، نەیدەهێشت کابرای کافر قومعاوێکی لێ بخواتەوە، نەک ئەو هەموو سەڵتەنەت و فەخفەخە و سەروەت و سامان و خانی وەچی کابرای گوتی ڕاقی و ئەوانە تێدا بینا بکات، نەیدەهێشت قومعاوێکی تێدا بخواتەوە. بەڵام لە باڵە پێشکەیەکی، لە باڵە مێشولەیەکی لای خوای پەروەردگار بێقیمەتترە. وەکو گوتم لە فکرمان نەچێ قیمەتی دنیا لەوەدا کە ئینسان تێیدا تاعات و عیبادەت و خواپەرستی دەکات، دەنا غەیری ئەوە هیچ ئەرزشێکی نییە لای خوای گەورە تەبارەک وتەعالی و لای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام و لای ئیمانداران. ئەگەر ئەرزشی هەبە لای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام، خوای پەروەردگار تەبارەک وتەعالی پێغەمبەری ئێمەی عەلەیهی سەڵات وسەلام دوو پێشنیاری دانێ، یەک چێوی ئوحودی بۆ بکاتە زێر، ڕەفزی کرد، ناموێتە نەی خوایە، داوبینە بەر چاوی خۆت.
لەو فەقیری و هەژاری مسلماناندا لەو بێئیمکانیەتەی مسلماناندا ئەمە باینە خەر کوڕن گۆل لۆ داوای سەرفەکەی لۆ دەی نەدێ فەقیر و هەژاران کاکە خوا لە تۆ ئەولاترە خوای گەورە فەقیر و هەژاران نابینی ئەوی فەقیرا کردینە بێ حکمت نییە کە فەقیری کردوون ئیبتیلاشە بۆ تۆی دۆڵەمەند بزانین داخوا هاوکاریان دەکەی یانەنە بەڵام بەو نیەتەی بڵێ وەڵا هێچی فەقیر و هەژارە نای هێڵم لەسەر ڕووی زەوی ئەو ئیشی تو نییە ئیشی من نییە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ لە سەرەمەرگە ئیختیاری داوەتێ دەمێنیتەوە دنیا هەڵدەبژێریتن هەتا دنیا خەرا دەبێ لە ناومان بێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یان بگەڕێتەوە لای ڕەفیقی ئەعلا لای خوای پەروەردگار دنیاکەی ناوێت دەڵێ خوا نامێنمەوە دێمە لای تۆ ئەو جا خۆشەویستانی خۆم مەسەلەی دنیا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک لەسەر لە منطقەی ئێمەی باڵەکایەتی پێی دەڵێن گوفەکە زبڵدانی پێ دەڵێن لە هەندێک شوێنی دیکە لەو شوێنەی کە پیسی و خاشاک و شتیوانەی فڕەدەنە سەر گیسکێکی تۆپی و کە گوێچکەی بڕاو یعنی گوێچکەی هەل ئەوەدا پێوە نەبوو چکۆ لە ناو عەرەبدا ئەو حەیوانە زۆر مەرغوب نییە کە گوێی پێوە نەبێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاوڵی لەگەڵدا دەبن دنیایان پێدەناسێنێتن دەفەرمێ چێ ئەو گیسکەی دەوێ بە چەندی بدەمێ ئەوش کوردەواری خۆمان دەڵێ زەردەخەنەیەکی دەکەن دەڵێنەی پێغەمبەری خوا ئەمە ئەگەۆ زیندوش با بە هیچمان نەدەوێت چونکە گوێی پێوە نین ئەگەر زیندیش با بە هیچمان چجایەوە کە تۆپیوە فەرمووی وەڵڵاهی دنیا لای خوای گەورە لەوەش بێقیمەتترە هیچ نییە تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 14 دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث يعني إنسان لدنيا باوش بوانا دادەگرێ حەزی لەو شتانەیە حەزی لە چییە؟ حب الشهوات يعني هەرچی کە حەز و ئارەزوەکانی ئینسانە ئینسان پێخۆش حەز و ئارەزوەکانی خۆی دامرچێنێتەوە جا شەهوات هەر شەهواتی جنسی نییە هەموو حەز و ئارەزوەکانی دیکە دەگرێتەوە ئەو جا ئەو حەز و ئارەزوانە بۆ ئافرەتە بۆ هەبوونی منداڵە یعنی منداڵت هەبن ئەو جا بۆ لە سەرێکدانانی پارەیە قەناتیر المقەنتەرە ینی پارەی زۆر بلۆککەی لە سەرێکی دانی جار جار دەرکەکەی بکەوە بزان داخۆ لە جێ خۆماوە بزانە تەڕەشوعی لێداوە ها لە چی من الذهب والفضة زێڕوزیوی زۆر بلۆککەی دانەی دۆلاری زۆر دانەی والخيل المسومة والأنعام وڵاخی ڕەسەن وڵاخی عەرەبی کە زۆر ڕەسەن بە تایبەتی ئەسپی عەرەبی ئەوانە مەشهورە ئەو جا ئەنعام بە سێ زۆر دەگوترێتن بە ڕەشە وڵاغ دەگوترێتن بە وشتر دەگوترێتن و بە مەڕ و بزن دەگوترێتن لەوانە زۆری هەبن والحەرث باخ و باخاتێکی باشی هەبێتن تەماشەکە ئەوانە زۆربەی خەڵکی بە دوای وانە داوێڵە بەس خوای گەورە لە ئاخری چی دەفەرمێ ذلك متاع الحياة الدنيا ناڵێ شتێکی باش دەکەن ناڵێ بەڕاستی شتێکی چاکتان کردووە لەو دنیای دەفەرمێ ذلك ئەوەی کە هەمووی باسکردن متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب شتە مهم و گەورەکە لای خوایە ئەوێن دەرێ مهمە ئەوێن دەرێ ئینسان دەبێ هەوڵی بۆ بداتن ئەو جا هەر لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 185 دەفەرمێ كل نفس ذائقة الموت هەموو ئینسانێک هەموو ئینساننا وەنیە كل نفس هەرچی کە خاوەن ڕوحە جا لە حەیوان لە حەشەرات لە ئینسان لە جنۆکە لە مەلائیکە هەمووی دەبێ بمرێ کەس نامێنیتن
وإنما توفون أجوركم يوم القيامة. لدنيا زي پاداش نییە، پاداش لقيامته، لقيامت پاداش خوتان وردەگرنەوە. دەفەرمێ فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. ئەوەی کە لە ئاگری دۆزەخ وەلانرا ئیزاحەتی یعنی کو بڵێ شتێک لێرانە بێ و هوردە هوردە پاڵی پێوەنەی وەلای دەی بۆی کە نەکەوێتە ئەو قۆرتەی. وأدخل الجنة فقد فاز. لا ئاگری دۆزەخ پەنا بدرێت و وەلا بدرێ بخرێتە ناو بەهەشت ئەوە بردوویێتەوە. ئەوە فەوزە. ئەو برانەوەی نیە بڵێ فلان کەس وەڵا هەندە کورسەی هینان و فلان کە لێستە هەندە کورسەی هینان و دنیای کاول کاو شتێکی موقەتە هیچ نییە. ناوت دەرس و لە تیر و پشکێکی وەڵا بردوێتەوە هەموو دنیات ئەوە کردووە. ئەوائیل بووی ئەوانە هەموو شتی کاتینە. بردنەوەی ڕاستەقینە ئەو بردنەوەیە ئینسان لە ئاگری دۆزەخ وەلا بندرێ پەنا بدرێ بخرێتە بەهەشتەوە. خوای گەورە بە قسمەتمان بکاتن. دەفەرمێ وما الحياة الدنيا إلا متاع الغرور. ژیانی دنیا متاع لبرندش ئەوە ناکەم دوای دەگەڕێمەوە سەری. خوای گەورە بەو دوو صیفەتەی ژیانی دنیا لێرە وەصف کردووە مەتاع غرور. غرور چییە؟ ئینسان بە شتێکی وچ کابرای گوتی فیز و تەکەبر و لوودبەرزی و هەڵبخەڵەتێتن وابزانێتن دەو دنیایدا هەتا هەتایی دەمینیتەوە. وای لێ بکاتن مەفاتینی دنیا لە ئەسڵی هەدەفەکەی لایداتن لە عیبادەت و خواپەرستی و دینداری. لەبەرۆش خوای گەورە دەفەرمێ یا ئەیوهە الئینسان ما غەڕەکە برەبیکە الکەریم. چ شتێک وای لێ کردیەت و ئاوە جا ئیمامی عومەر کەەوە ئاەتەی دەخوێندەوە هەموو دەیفەرمۆ جەهلوه ئەیگوت جەهلەکەی و نەزانینەکەی وای دەنات چۆن دەبێ ئینسان بێ ئاگا بێ و غافڵ گیر بێ لە خوای خۆی تەبارەک وتەعالە. ئەو جا لە سوورەتی نیسا دەفەرمێ ألم تر إلى الذين قيل لهم كفوا أيديكم وأقيموا الصلاة وآتوا الزكاة فلما كتب عليهم القتال إذا فريق منهم يخشون الناس كخشية الله أو أشد خشية وقالوا ربنا لم كتبت علينا القتال لولا أخرتنا إلى أجل قريب قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى ولا تظلمون فتيلا. أو جاء لسورة الأنعام دفرمي وما الحياة الدنيا إلا لعب ولهو وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون. لسورة الأنعام دفرمي لآية سطو سي يا معشر الجن والإنس ألم يأتكم رسل منكم يقصون عليكم آياتي وينذرونكم لقاء يومكم هذا قالوا شهدنا على أنفسنا وغرتهم الحياة الدنيا وشهدوا على أنفسهم أنهم كانوا كافرين. يعني أليرا كاتيك أخواي پروردگار تبارك وتعالى مخاطبي عالمي جن وعالمي إنس دكا بيان ضل دفرمي ألم يأتكم رسل منكم يقصون عليكم آياتي وينذرونكم لقاء يومكم هذا بعام. أي عالمي جن أي عالمي إنس باشا نوێنەرانی منتان بۆ نەهاتن نێردراوی منتان بۆ نەهات پێغەمبەرانتان بۆ نەهاتن ئاەتەکانی منیان بۆ نەخوێننەوە پەیامی منیان پێڕانەگەیاندن و هۆشداریان پێنەدان لەو ڕۆژەی کە دووچارتان دەبێتەوە لە ڕۆژی دوایی ها قالوا شهدنا على أنفسنا خوای بەرێ وڵا شایدی دەدەین ئەوەی کە دەڵێ هەمووی ڕاستە بەڵام بۆ بە دوای پێغەمبەران نەکەوتون وغرتهم الحياة الدنيا دنیا هەڵی خەڵەتاندن دنیا هەڵی خەڵەتاندن وایان دەزانێ و دنیای کۆتایی نایەت وایان دەزانێ ژیان هەر ژیانی ئەو دنیایە لەبەرەوە بەڕاستی زۆر گرنگە ئینسان وەکو خۆی معاملە لەگەڵ شتەکان بکاتن. ئەو جا لە سوورەتی
التوبة خواي پروردگار دفرمي يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله ثاقلتم إلى الأرض. أي خلشينا أي إيمان دارينا بوكاتي كداواتان لذكر دفاع لديني خوابكن رابرن لبينا وخوادا جهاد وخبات وتيكو شامكن الثاقلتم إلى الأرض يعني خوتان بعرضي ونوسان كو كابراك دلي بابچینە شوێنێکی دەڵێ نایان بە پێشش کەسان ڕای دەچێشن خۆ بە عەردی و دەنووسینیتن ئەوانەی کە دیفاع لە دینی خوای پەروەردگار ناکەن بە هەر شێوازێک لە شێوازەکان وەکو وایە کە خۆی بە عەرزی و نووسان دەبێت. الثاقلتم إلى الأرض جا خوای گەورە تەماشا کە سەرنزشتیان دەکات چ دەفەرمێ ئەڕەضیتم بالحەیاة الدنیا یعنی تخوا ئێوە ژیانی دنیاتان هەڵبژاردووە تخوا شەرم ناکەن تخوا خەجاڵەت ناکەن تخوا داناوەشێن ها کوڕە ژیانی دنیا چێ بیگۆڕیەوە بە ژیانی ئاخرەت و دوا ڕۆژ بەڕەزامەندی خوا ئەڕەضیتم بالحەیاة الدنیا من الآخرة یعنی دنیاتان گۆڕیوەتەوە بە دوا ڕۆژ تەفزیلتان داوە بەسەر دوا ڕۆژدا خوای گەورە دەفەرمێ فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل. ئەگە خۆشیەکانی دنیا بەراورد کەی خۆشیەکانی هانەک ناخۆشیەکانی خۆشیەکانی بەراورد کەی بە بەرامبەر خۆشیەکانی دوا ڕۆژ شتێکی کەم و سادە و هیچ لە باراندا نەبوون. ئەو جا لە سوورەتی یونس خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ لە ئایەتی 88 وقال موسى تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وقال موسى ربنا إنك آتيت فرعون وملأه زينة وأموالا في الحياة الدنيا. خوايا أتولى دنياي شتي زورت بفرعون داوة وبدارو دستي فرعون داوة دنيا تو بيش كردون يا رب العالمين ربنا ليضلوا عن سبيلك أو الدنيا وبيش كرنا خوايا واي كردو أوانا للريت لا ينداوا كورين تماشك خواي گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ وقليل من عبادي الشكور. ئاگاتان لێ بێ مەبەستی چییە؟ خۆی شکرانە لە مقابلی چیە؟ لە مقابلی نیعمەتەکانە لە مقابلی نیعمەتەکانە ئەو نیعمەتانە زیاتر خەڵکی دەسەڵاتدار و خەڵکی دەوڵەمەند و ئەوانە خوا پێداون لەبەرەوەی شکرانەی نیعمەتەکانی خوا ناکەن. ئەو جا دەفەرمێ چی؟ ربنا اطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم. خوايا مشتكانيان لي ورقروا عذابي خوتيان بسر مصلتك أو أنا براستي هتا عذابي تو نبينا وشو يقولتي ناين وصر رقاي الراست براشير نكاني خو كاتا كمان كما ولو تصندقي كما متاع بسدا قتريتن متاع بهمو أوشتانا دا قتريتن كإنسان لجياني الروجانة دا استهلاكیان دەکاتن لە جلو بەرگ لە پێڵاو لە پێخاف لەو شتانەی کە ئینسان دەبنەمایی خۆشیهێنان بۆ ئینسان و ئینسان پێیانەوە ئاڵوودە دەبێتن. ئەوە مەتاعە. بەڵام تەماشەکە ئەو قاتێک ئەوڕۆ دەبەرکردی هەفتەی دیکەت لە بەردڵی دەکەوێتن ئەو پێڵاوی ئەوڕۆ دڵت پێخۆشە پاشی مانگەی دیکە دەیگۆڕی ئەو گۆرەویەی ئەوڕۆ دەبەرت کردو سبەینێکە دەدڕێ و فڕی دەدەی ئەو قەمیسەی کە ئەوڕۆ دەبەرت کردو پاشی دوو ڕۆژی دیکە سێ ڕۆژ دیکە لە بەردڵت دەکەوێت. ئەوە مەتاعە. ئەو جا براشیرنەکانی خۆم فەرق لە نێوان لەعیب و لەهو چییە؟ زانایان ڕەحمەتیان لێ بێ قسەی زۆر جوانیان کردوون دەڵێن جارێ مەسەلەی لەعیب ئەگەر یاری کەسێک بیکا کە مکەلەف بێ لەبەرەوەی بە هەدەفەوە دەیکا ئیشکالی نییە. یعنی ئێستا دەبینێ و یاری زانانە مەسەلەن ئەو یارییا کاتن بەڵام هی منداڵەکەی کە لەعیبەکەی مستەهدەف نییە وەکو بڵێ هیچ هەدەفێکی نییە جۆدەکەی بەلاش دەڕوات. لەبەرەوەش منداڵ هەتا دەگاتە سنی چی بلوغ هەرچی کە دەیکا دەڵێ گەما ناکاتن ناڵێ لەهویا کاتن. لەبەرەوەش تەماشەکە دەفەرمێ بەڵام بە شەرتێکی ئەو لەعیبە ناچێتە بابی مەحظوورات ئەگەر غافڵگیرت نەکا لە واجباتێکی غافڵگیرت نەکا لە واجباتێکی بۆ لەهوو زیاتر
بەذەم هاتووە لەبەرەوە ئینسانی غافڵگیر دەکات لە چ لە واجبات و لەو شتانەی کە خوا لەسەری واجب کردووین. ئەها دەفەرمێ ئەلهاکم التەکاثر حتى زرتم المقابر. لەبەرەوە هەر شتێک کە بواتە بابی لەهوو ئەوە زیاتر دەچێتە ئەگەر لە تاعەت و عیبادەت و خواپەرستیەکان سەرقاڵی کردین و مەشغەڵەتی یعنی حتا شتێک ئەگەر مباحش بێتن ئاگاتان لەوەی بێ مباحش بێ پێیوە سەرقاڵ بووی لە عیبادەت و خواپەرستیەکانی دوور کردیەوە دەچێتە بابی لەهوو ئینسان دەبێت وازی لێ بینیت. ئەوجا تەماشەکە دەفەرمێ خوای گەورە کە باسی لەعیب دەکاتن و باسی لەهوو دەکاتن دەڵێ ئەو ئاەتانەی کە لە باسی لەعیبدا هاتوون باسی دوا ڕۆژ دەکەن. یعنی ئەو ئاەتانەی پێشی کە باسی لەعیب مەسەلەن دەکاتن ئاەتەکان باسی دوا ڕۆژ دەکەن لەبەرەوە ئینسان کە دوا ڕۆژ هەبوو نابێت خەڵیکی گاڵتە و گاڵتە جار و شتوالە بێت. بەڵام دەفەرمێتن ئەو ئاەتانەی کە پێشی هاتن کە باسی دنیا دەکەن ئەو جا باسی چ دەکا باسی لەهوو دەکات. ناکرێ ئینسان غافڵگیر بێ لە دوا ڕۆژدا خەریکی لەهوو لەعیب بێتن. لە دەرسی ئەمڕۆماندا لە بەرنامەی ئەمڕۆماندا لە ڕامان لە خزمەتتاندا خۆشەویستانی خۆم مەسەلەی دنیا وەکو گوتم گرنگجەکەی لەوەیدایە ئینسان بتوانین خوای خۆی لە خۆ ڕازیکە بەهەشتی پێوە دەستبینیتن دەنا خودی خۆی دنیا لە یەک لەو ئاەتانەی کە باسمان کردووە لە 115 شوێن بەمەدح نەهاتووە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.